مشاركة هاري جرينجا نها هم لهريما كردستان همش لعراقي كو هالبشارتنن برلمان عراقي اي تركيا بركيا كا تندا لعن سياسي هم هريما كردستان هم عراقي بشي چند روشه كي تكا دست بيدكتن كو كوميسيوني بفرمي راغان دير جروجا هيني سي في هيفي تر بانگشا دست بيدكتن هر ايكا بشيوازي كو بنامتا كي دست بانگشا هالبشارتن ديكتن دما 35 روجان يتر هم عراق هم هريما كردستاني إصلاحاتي بخوة نابينيتن جبو في مشاريع مدكاريان كوميسيوني و هلبشاتنا جبو يانزا قلت بيجا كده قلب رئيس نبرت عمر سروكي دستايا هلبشاتنا هريما كردستاني اللي كوميسيون هلبشاتنا عراقي دي كان كل استوديات قال مدى كاك نبرت زور خوش حال بون بخير بي زور سباس كاك نبرت امرو راتان قيانت كالروجي هينيوه سي امان قدس بانگشای هلبشارتن بکن ایتاری کو بپی او کمپینی کدان راوا لچوارچوی رین ماکان بوچی امجاره اونده زور 35 روز زور نیه بو بانگشای هلبشاردن بله بو خوتان وکو آگادارن انجمنی کمیسیاران امرو حسا با مصادقه کردنی ناوی کاندیدانی اوانی که ناویان پیشکش کرو بو اوی که ببین بکاندید حسب او قانونی که ل 2023 بو پارلمانی پارێزگاکانی عراق و هەروە پەرلەمانی ئەنجومەنی عراق کە دەرچووە دەڵێ دوای ئەوەی کە مسادەقەی ناوی کاندیدان کرات دەبێت وادەی ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت بۆیە حەسەب ئەو قانونە ئەم وادەیان دیاری کردکەوە 3/8 دەکاتە ڕۆژی هەینی لە ساعات 12 شەو کەواتە ڕۆژی پێنجشەم 12 شەو 12 دقە کاندیدەکان دەتوانن دەست بە بانگەشەی خۆیان بکەن زور نییە کاتەکە بڵێ بەنسبەت سەر ئێشەش نییە بۆ کۆمیسیۆنی بەنسبەت هەرێمی کوردستان لەوانەیە سەر لەبەرەوەی ئێمە هەمووی ساڵێک نابێت کە هەڵبژاردنمان کردووە بەڵام بەنسبەت عراق دیار بۆ ئەوان زیاتر پێیان خۆش بووکەوە ئەو وادەیە بکرێتە پێشتر بۆ خۆی ئەگەر حەسەب قانون با دەبووە 1 مانگ پێش وادەی هەڵبژاردن بەنی هەشتی دەبایە بەڵام ئەم چەند ڕۆژیان هێنا پێش ڕێنماکانی بانگەشتان بەڵاو کردوتەوە کاندیدەکان بۆ لایەنە سیاسەکان بەڵێ ئێمە حەسەب ئەو ڕێنمایانێک کە بڵاو کراوەتەوە نابێت لایەنە سیاسیەکان و هەروە کاندیدەکان لە شوێنە گشتیەکان دام و دەستگای حکومیەکان و هەروەها ئۆتۆمبیلی حکومی و هەروە شوێنە ئاینیەکان مزگەوت و کەلیسەکان نابێت بە هیچ شێوەیەک بانگەشەی هەڵبژاردنی تێدا بکرێت و هەروە ئەو کەسانێک کەوا لە ئێستادا بۆ خۆیان کاندیدن یان پۆستیان هەیە نابێت پۆستەکان ئیستیغلال بکەن بۆ بانگەشەی هەڵبژاردن و هەروە نابێت لە نزیکی 100 مەتر لە بنکەکانی کۆمیسیۆن هیچ بانگەشەیەکی هەڵبژاردن بکرێتن لایەن و کاندیدا زۆر باشە لە کوی ئەو کاندیدانەی کە ڕەتکرانەوە نەیانتوانی بەشدار بن لەم کێوەرکەیە چەندیان لە هەرێمی کوردستان بوون بەنسبەت کۆی گشتی کاندیدەکان لە هەموو عێراق ئێمە نزیکەی 8,000 کاندید بەشداری کرد نزیکەی ئێستا کەم سادەقەی لەسەرکرایە 7,768 کاندیدا بەڵام 800 کاندیدیان دوور خرانەوە دیاتر بواردرا بەلایەنە سیاسیەکان 3 ڕۆژیان هەبێت دەتوانن نەفەرێتی لە جێی دانێنەوە بە کۆی گشتی 7,000 کەسرە ماون بەنسبەت هەرێمی کوردستان تەنها یەک کاندیدمان هەبوو دوورخراوە یەک کاندید دوورخراوە لە هەرێمی کوردستان جگە لە ئیدارە من باسی مووسڵ و ناوچەکانی دەرەوە یاریمی کوردستان زۆر باشە کاک نەبەرد پێشتر لە ناوچەکانی عێراق ناوەڕاست و خواروی عێراق زۆر جار باس لەوە دەکرا کە لایەنە سیاسەکان دەستیان بە بانگەشەی هەڵبژاردن کردووە کاندیدەکان دەستیان پێ کردووە خەریکی کڕین و فرۆتینی کارتی دەنگدەرانن ئەگەر باسی شێوەیەکی گشتی عێراقم بۆ بکەیت دواتر باسی هەرێمی کوردستان بکەیت تا ئێستا هیچ کەسێکتان سزا داوە لەسەر دەستپێکردنی بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردن بڵێ بەدڵنیایەوە لە ناوەڕاستی عێراق لە بەغدا لە شارەکانی تر خەڵکێکی زۆر تاوەکوی ئێستا سزا درراوە ئێمە پێشتر ئەگەر ئاگادار بن لە هەرێمی کوردستان پێبژاردنمان هەبوو لە 100,000 تاوەکو 5 میلیۆن بەڵام لە ناوچەکانی تر لە ئێستادا بانگەشەی هەڵبژاردنیان پێشوەختە دەست پێ کرد تاوەکو 10 میلیۆن دینار تاوەکو ئێستا چەند کەسێک سزا دراون بە بڕی 10 میلیۆن دینار لە هەرێمی کوردستان هیچ کەس لە هەرێمی کوردستان خۆشبەختانە دەستیان خۆشوی تا ئێستا ینی بە شێوەیەکی بەربڵاو و بە شێوەیەکی کە غێر قانونی دەست بە بانگەشەی هەڵبژاردن نەکراوە زۆر باشە کاک نەبەر زۆر جار لایەنە سیاسیەکان باسەوە دەکەن دەڵێن ئەو هەڵبژاردنانەی کە دەکرێتن ئەو ئامیرانەی کە دەنگی پێدەدرێتن قابلی هاکردنن یان تەزویریان تێدا دەکرێتن دەستکاری دەنگدانی تێدا دەکرێتن ئێوە متمانەی تەواوتان
دڵنیایی تەواوەتەن بە لایەنە سیاسەکان بە دەنگدەرانتانداوە کە هیچ گۆڕانکاریەک هیچ هاکردنێک هیچ دەسوەردانێک لەم جیازانە لەم دەنگدانانە ناکرێتن؟ بەڵێ ئێمە لە دوو هەڵبژاردننی ڕابردوور کە لە هەڵبژاردننی 2023 ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەروە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە دەیان کۆر و سمینارمان کردووە و دڵنیاییمان داوەتە هەموو خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان کە بە هیچ شێوەیەک دەستێوەردانیە لەبەرەوەی ئامێرەکانمان هیچ کۆنتاکتێکیان نییە لەگەڵ ئەنتەرنێت کە بتوانێت هاگرێت لە ڕێی سەتەلایتەوە کە دوای ئەوەی پرۆسی هەڵبژاردن تەواو دەبێت لە حوتی بەیانی تاوەکو شەشی ئێوارە پێش ئەوەی داتایەکە بنێردرێت بە قەمەر سنایەوە بۆ سنتەری بەغدا ئێمە شیتێکی نەتیجەکە دەردێت ئەم شیتە دەدرێتەوە لایەنە سیاسیەکان بۆ نە چاودێرەکانیان هەیە لە ڕۆژی هەڵبژاردن لە وێزگەکانیان لایەنە سیاسیەکان شیتەکە وەردەگرن پێشەوەی نەتیجەکە بڕواتن دوای ئەوەی کە نەتیجەکە ئەعلان کرا ئێمە وەکو کۆمیسیۆن هەر وەرەقەیەکی دەنگدان دەچێتە ناو ئەم سندوقە سکان دەکرێتن سوورەی وەردەجێ دوای ئەمە هەموو ئەم سوورانە دەدەینەوە لایەنە سیاسیەکان دەتوانن جارێشتر بۆ خۆیان چەکەنەوە تاکیدکەنەوە لەگەڵ ئەو شیتێک کە وەریان گرتۆ و لەگەڵ ئەو نەتیجەیەکە ئەعلان کراوە بۆیە دڵنیایی دەدەینە لایەنە سیاسەکانەوە هەرێم هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو تایبەتی هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان گلەیەکی زۆری لە کۆمیسیۆن هەبوو سەبارەت بە نەخوێندنەوەی پەنجەمۆر تایبەتی کادرەکانی خۆیان ئەندام و لایەنگران و دەنگدەرەکانی خۆیان لەم هەڵبژاردن ئەمە چارەسەر کراوە باستەوە دەکرا کە ئێوە جگە لە پەنجەمۆر فەیسیش دەخوێنێتەوە بەڵێ ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاگادار بوون نزیکەی 330,000 کەس لە هەموو هەرێمی کوردستان پەنجەمۆری نەبوو ئەو کاتی هەموو لایەنە سیاسەکان گلەی ویان هەبوو کەوا لەوانەیە کادیرەکانیان یان دەنگدەرەکانیان نەتوان لە ڕۆژی هەڵبژاردن دەنگ بدەن حەسەب ئەو قانونی دیاریکرابوو 105 بوو بەڵام خۆشبەختانە بۆ هەڵبژاردننی ئەمجارە هەڵساین بە چارەسەرکردنی ئەم کێشەیە لە ڕێگای فەیسەوە ئامێرێکمان بۆ ئەم ئامێری خوێندنەوەی کاتی دەنگدانمان هەیە ئێمە پێی ئەڵێن VVD بۆ ئامێرێکی بۆ زیادکراوە لە ڕێگای فەیسەوە هەر کەسێک کە پەنجەمۆری نەخوێندەوە ئۆتۆماتیکیان بۆ خۆی دەڕوات بۆ بەشی فەیسەکە دەتوانین لە ڕێگای فەیسەوە دەنگ بداتێت کەواتە ئەو بڕێی کە پێشتر نەیانتوانی دەنگ بدەن لە ئەم جارە دەتوانن دەنگ بدەن ئەم ئامێرانە چێندەرێن ئەم ئامێرانە هەمووی لە کۆریا دروستکراون بۆ ئەم جارش جارێشتر ئامریکان هەموو نادرانەوە کۆریا ئەبدێت کرانەوە لە ڕووی هاردوێرەوە لە ڕووی سۆفتوێرەوە بە شێوەیەکی نوێ بۆ خۆتان دەزان هەموو ئامێرێکی ئەلکترۆنی چەند ساڵ جارێک ئەبدێتی دەوێت ئیتر ئەبدێت کراونەوە ئەمجارە بە شێوەیەکی زۆر باشتر کار دەکەن. باشە کاک نەبەر زۆرجە ئێوە باز دەکەن دەڵێن ئەو سیستەمی هەڵبژاردنەی کە لە هەرێمی یا لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستان کە دەکرێتن بەم پرۆسانە هیچی کەمتر نییە لەو پرۆسە هەڵبژاردنانەی کە لە وڵاتەکانی ئەوروپا یاخود ئەمریکا بەڕێوە دەبرێتن و دەکرێتن کەچی لەم وڵاتانە کە هەڵبژاردن دەکرێتن لە ماوەی 24 کاتژمێر کەمتر زووتر ئیتر دەرئەنجام بڵاو دەکرێتەوە دەرئەنجامی کۆتایی یاخود 2 ساعت دوای هەڵبژاردنەکان ئیتر یەکسەر دەرئەنجامی نافەرمی بڵاو دەکرێتەوە ناکۆتایی بۆچی لە عێراق ئەمە نییە ئەنی دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ هەفتەیەک 2 هەفتە 3 هەفتەی پێدەچێتن هۆکار چییە؟ بەڵێ ئێمە حەسەب ئەو قانونی دیاریکراوە بۆ ئەم هەڵبژاردنە دەبێت دوای 24 کاتژمێر نەتیجەی ئەوەلی بڵاو بکرێتەوە شاڵە ئێمە کارمان لەسەرەوەی کردیا ئەو کێشە و گرفتانێک کە زۆر زیاد دروست دەبێت بۆ خۆتان ئەزانن نەتیجەکان بەربراوە بۆ نمونە هەرێمی کوردستان ئەتۆ ئەو سندوقی کە دانراوە لە حاجی ئۆمەران یان لە سیدەکان پێویستە هەتا دەگەڕێنەوە بۆ ناو سنتەر لە هەولێرە و دێنێری بۆ بەغدا ئەمە کاتی دەوێت سیستەمەکە ئەلکترۆنی نییە بە واستەی سەتەلایتەوە گرێنەدراوە تەواوی معلوماتەکان ناچن بۆ مەرکەز بەڵێ ئێمە دوو متابقەی دەکەین متابقەیەک لە ڕێگای قەمەر سناییەوە لەوانەیە ئەو کاتی نەتیجەکە نەگاتنەوە ئەوەی تریان لە ڕێگای ئەو فلاش ممۆریەی کە ڕەبتە لەگەڵی بە هەردووچیان متابق دەکرێت سنایی ئەمجارش بە هەمان ساڵانی ڕابردووە ئەوە نیە لە ماوەی 24 کاتژمێر دەرەنجامە کۆتاییەکان بڵاو بکرێتەوە ئەگەر لەبیرت بێ ئەمە 2024ش لە ماوەی 24 کاتژمێر نەتیجەی ئەوەلیمان بڵاو کردەوە کە نەتیجەی دووەمیش دوای ئەوەی کە تەعن و شەکوا لەسەر سندوقەکان دەکرێت ئەمە 2 ڕۆژی دەوێتن تەواو زۆر باشە کوتا پرسیارم بە ئەوە بێتن کاک نەبەر خەڵکێکی زۆر نوێیە خۆی تومار کردووە هێشتا کارتی دەنگدانی وەرنەگرتوتەوە پرسیار دەکاتن کارتەکانیان گەڕاوەتەوە ئامادەن دەتوانن تاکەی ئەو کەسانەی کە کارتیان نیە کارتی دەنگدان وەریگرێتەوە چۆن وەری بگرتەوە بەڵێ ئێمە لە 25 ئەم ساڵ تاوەکو 22 هەڵسان بە نوێکردنەوەی تۆماری بەیامەتری
ئەو کەسانی کە سەردانی بنکەکانی ئێمەیان کردووە لە هەرسی پارێزگا و هەروە بە هەڵەبجەشەوە نزیکەی 370,000 کەس بوو لە ئێستادا کارتەکانیان بۆ تەبا کراوە کارتەکان گەڕاونەتەوە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگای هەولێر دۆک سلێمانی و هەڵەبجەوە 173 بنکەی تۆماری تەسجیلمانەیە تۆماری بایەمەتری خەڵک دەتوانن بچن سەردانی بکەن کارتەکانیان وەگرنەوە تاوەکو 5/11 دەتوانن بچن کارتەکانیان وەگرنەوە وەکو لێرە دەمێت دووبارەی بکەمەوە انتخابات بە شێوەیەکی ئەلکترۆنی هەر کەسێک کارتی دەنگدانی نەبێت ناتوانێت دەنگدات بۆیە داوایان لێ دەکەم بچن کارتەکانیان وەرگرنەوە کۆتا پرسیارم ئەوە بێت هەرچەندە کۆتا پرسیار بکاک نەبەر بەڵام زۆر جار باس لەوە دەکرێتن کە دەڵێن کارتێک دەفرۆشێتەوە ئایا کەس دەتوانیت کارتی خۆی بفرۆشێت یان کەسێک کارتێک لە شوێنی کەسێکی تر بەکاربیێنیتن بەڵێ ئەم کارتی ئەم جارە بۆ هەڵبژاردننی ئەم جارە هەر کەسێک خاوەنی کارتی خۆتی کارتەکە دەبێت پەنجەمۆری تیابێت و هەروە ناوی خۆی و ڕسمی خۆی لەسەر بێتن هەر کەسێک کە ئەمە لە انتخاباتی ڕابردوو ئەوەی کە پەنجەمۆری نەخوێندو نەیتوانین دەنگ بدا یعنی ئەم جارە ئەگەر بە پەنجەمۆریش نەبێت دەبێت ئیلا لە ڕێگای فەیسەوە و هەروە لە ڕێگای پێنجەمۆر بێز کەسێک ناتوانێت لە شوێنی کەسێکی تر دەنگ بدا هەرێمی کوردستان چەند دەنگدەری هەیە هەرێمی کوردستان 3,69,000 دەنگدەری هەیە بۆ ئەم هەڵبژاردنە دەتوان بەشداری هەڵبژاردن زۆر باشە دەست خۆش بەڕێز نەبەر عومەر سەرۆکی دەستە هەڵبژاردنە هەرێما کوردستانی لە کۆمسیۆنە هەڵبژاردنن عێراقی گەلێکی سوپاس و گیانەداوی هەر بژیت